هەنێ موشکی هەیە ئێستا بەکاری هێناوە خۆی لە عاداتن سورعەتیشی بەرزەکە دێتە خوارەوە. ئەمریکا ئێران هەردوو لە ئەم شەڕەیان ناویست. نەتەنیاهۆ دەورێکی زۆر سەرەکی هەبوو لەمەیە. لە ڕووی هەواڵگریەوە ئامادەکاری زۆر بۆ کراوە کە لە بەیانی داهێرش بێتە سەر ئێران. ئەم شەڕە بخایەنێ ئێران هەتاکو لە مەساڵحی شەخسی ئەمریکیەکانەدا. ئەوەندە خەریکی ئەوانە و موشک دێتە ئەوانەوەدە ناگرێتە ئیسرائیل. ئەگەر بەو شێوازە بڕوە وڵاتانی خەلیج موشکیان نامێت. ساروخێکی بالیستی ئێران بەرەو تورکیا هەڵدراوە. تۆ هەموو شەڕێ داگرساندنی زۆر ئاسانە، ڕاگررتنی سەختە. دەبێ سروشتی ئەو گورزەکە مەرشکێنە چی بێت کە ئەمریکا ماوێتی لە ئێرانی بدا. ئەم شەڕ ئەگەر درێژی خایاند چین دێتە ناوەڕاستەوە بە ڕاوێژکار و بە چەک و بە هەموو جۆرێکی. ئەی موشەکە بالیستەکانی تر بۆ چییە؟ ینی کەی بەکاری دەهێنێ ئێران؟ لەوە زیاتر هیچ شتێکی تر نەماوە بیکە مەگا ئۆتۆمی لێبداتنەوەش قەت نابێت. فوق البيت